هێشتا 16 بەهاری تەمەنی بەڕێ کردووە، بەڵام ئەوە 2 ساڵە شێرپەنجە خستوویەتێ سەر جێگا و بێدەرەتانی کردووە. نەبە کچە خوێندکارێکی ئاوارەی عەرەبە و لەگەڵ خێزانەکەیدا لە کفری نیشتەجێن، تووشی نەخۆشی شێرپەنجە بووە و بێدەرامەتی خێزانەکەشی بارەکەی قورستر کردووە. من شێرپەنجە بووم، دام لە ڕەحلە قاچم و لە مەکتەبەوە لێم هاتەوە من داوە کەسی یارمەتیم بدە. حەز دەکەم بگەڕێ بۆ مەکتەب. وەڵڵا ئێمە هیچ کەسمان نییە، برا گەورەم نییە، باوکم داشتە لە ماڵەوە. شەوان ناتوانم بخەوم لە ئازار، لەبەر دەرزی کیمیاوەیە داوا لە هەموو کەس یارمەتیم بدە. پۆلی هەشتی بنەڕەتیە لە خوێندنگای تایبەت بە ئاوارەکان لە کفری. ڕۆژێک لە ناو خوێندنگاکەیدا قاچی بەر کورسی خوێندنی دەکەوێت و لەو ڕۆژەوە پزیشکەکان پێیان وتووە تووشی شێرپەنجە بوویت. ئێستا بۆ چارەسەر خەڵک کۆمەکی پێدەکات. خێزانێکی زۆر هەژارن، پارەیان بووە، هەرچیان هەبووە لە پێناو ئەم کچە خەرجیان کردووە. یعنی ئەشیعەکان ئەوانە کە ببینی زیاتر لە 50 ئەشیعەی زیاترە، هەر ئەشیعەیەکی تقریبەن نزیک بە وەرەقەیەکە بە 100,000 ئەمە بە 200,000 گرتویانە. داواکارم لە حکوومەت، لە خێرخوازان، لە هەموو کەسێک کەوا بتوانێت هاوکاری نەبە بک بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ قوتابخانە. نەبە و خێزانەکەی پێش 8 ساڵ لە ناوچەی جرفە سەخڕی پارێزگای بابلەوە لە ترسی هەڕەشەی تێرۆر بە ئاوارەی ڕوویان لە کفری کرد. ئێستا ئەم کچە چاوی لە دەستی خێرخوازانە لەسەر مێزی نەخۆشی ڕزگاری بکەن و بگەڕێتەوە ناو هاوپۆلەکانی. سامان کەریم کورتسات نیوز، کفری.